بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاوی خوا لە ئێوە بینەرانی بەڕێز. لەم ریپۆرتاژەدا کە ئامادەیەکەین بۆ ئێوەی بەڕێز، ریپۆرتاژێکی جیاوازە، چونکە هەوڵ دەدەین تشت بخەینە سەر پێگە و ڕۆڵی زانایانی ئاینی کورد لە ماوەی 100 ساڵی ڕابردوو لە بەغدای پایتەخت. ئەو زانانەی کە لەوێ خوێندویانە، لەوێ ڕۆڵیان هەبووە، توانیویانە کاریگەریەکی زۆر دروست بکەن و ئەو زانانەی کە ئەوانەی کە دیارن و ئەوانەشی کە دیار نەبوون هەوڵ دەدەین ینی ئەو لێکۆڵینەوانەی کە کراوە لەسەر ئەم زانانە بۆ ئێوەی بەڕێز بخەینەوە. لە زانکۆی سلێمانی کۆنفرانسێکی دوو ڕۆژە سازکراوە، تیایدا باز لە ڕۆڵ و پێگەی زانانی ئاینی کورد دەکرێت لە ماوەی 100 ساڵی ڕابردوو. ئەو توێژەرانی کە لێکۆڵینەوەیان کردووە، لێکۆڵینەوەکانیان لەسەر پێگە و ڕۆڵی ئاینی مامۆستایانە لە ماوەی ڕابردوودا و هەروەها ئەو هەوڵ و کاریگەریانەی کە هەیان بووە لە ناوەندەکانی بڕیاردانە، لە ناوەندەکانی فتوادانە و لە ناوەندەکانی دەسەڵاتی سیاسیە کە چ ڕۆڵ کاریگەریەکی گرنگیان هەبووە لە ماوەی ڕابردوو لە بەغدا لەم کۆنفرانسەدا و لەم ریپۆرتاژەدا بۆ ئێوە دەیخەینە ڕوو لەگەڵمانە. بەناوی خوای گەورە، کۆنفرانس باسی ڕۆڵی زانایانی کوردە لە بەغداد لە بەغدای پایتەخت لە ڕۆڵی زانست و زانستخوازی و ڕێنسانس لە ماوەی 100 ساڵ تا 200 ساڵی ڕابردوودا. ئەم کۆنفرانسی شەشەمی ساڵانی کۆلێجی زانستی ئیسلامیەکانە. ئامانج لە کۆنفرانسەکە ئاشکراکردن و دەرخستنی ڕۆڵی زانایانی کوردە لە بەغدا، ئەوانی کە لە بەغدا ژیاون، زانایانی زۆر لە بەغدا ژیاون، لە بواری جیاوازە خزمەتیان کردووە، لە بواری گرنگترین بواری فتوایە بنەماڵی حەیدەریەکان و زاهاویەکان و دوجاریش مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕس کە لەسەر کورسی فتوای عێراق دانیشتون، زانایانی عەرەب، فێرخوازانی عەرەب، مەلاکانی عەرەب با بەو زمانە بڵێن، خۆیان بە قوتابی هەمیشە قوتابی زانایان و مەلاکانی کورد زانیوە. زانایانی کورد لە بەغدا لە بواری ئاشتەواییدا، لە بواری وتاربێژیدا، لە بواری کۆمەڵایەتی، تەنانەت لە بواری خزمەتکردنی ئەو میوانانەی کە لە شارەکانی کوردستانەوە چوون بۆ بەغا بۆ نەخۆشخانەکان. ئێستا کاکتۆر شەشۆیی قساکە لە نزیک مەدینە بووە، دکتۆر محەممەد شەشۆیی خەڵکێکی زۆر ڕووی تێکردووە. تەنانەت دکتۆر شەشۆییکێکە لەو کەسانی کە ئێستا لە حیاتایە، خەڵک کوردێک ئەگەر بتڵێ خوێنی پێویست بوو بێ، سەردانی دکتۆرێکی بوو بێ، خۆی بۆی پیا کردووە، یا کەسیشی لەگەڵان ناردووە، لە هەموو بارێکە خزمەتیان کردووە. ئەگەر باسی مێژووی 70 ساڵە بکەین لە بواری بەتایبەتی ساختکردنەوەی دەستنووسە، چاپکردنی کتێبە، ڕۆڵێکی گەورەیان بینیوە. هەروەها لە وێژە و زمانی کوردیە وە گرنگتریش لەوە زانایانی ئاینی ئێمە بەڕاستی نوێنەری کورد بوون، سەفیری کورد بوون بە زمانی کوردی، بە جلوبەرگی کوردی، بە جبە و مێزەری کوردی دیفاعیان لە کورد کردووە، کوردیان ناساندووە. بۆیە ڕۆڵی زانایانی کورد جیاوازە، ڕۆڵێکی کاریگەرە، ڕۆڵێکی گرنگە. ئێمە وەکو کۆلێژ زانستی سیستەمەکە ویسمان ئەو ڕۆڵە ون نەبێ، خەڵکی تر ئەم زانایانە بەڕاستی ئێمە حتا ئێمە خۆمان کە لە بواری زانستی سیستەمەکە هەندێکیان ناناسین. ئامانج لەم کۆنفرانسە ئەوەیە لە ڕێگەی ئەو 65 توێژینەوەەوە کە لەوانەیە تیشکمان نەخزبێتە سەر هەر هەمووی، بۆی گرنگی ڕۆڵی ئەو زانایانە باس بکەین. وە کۆنفرانسەکەمان دوو ڕۆژە خایانێ ئینشاڵڵا. وتەبێژەکانی کۆنفرانسمان دوو پانێڵمان هەبوو، کاکتۆر محسین عەبدولحەمید و دکتۆر محەممەد طاهر بەرزنجی، و پاشان ئێستاش مفتی عێراق دکتۆر ڕافع العانی الرافعی و دکتۆر محەممەد شەشۆیی، ئەوە وەکو پانێڵست کە لێرە بەشدار بوون و بڕگەی جیاوازمان هەبوو. ئینشاڵڵا لە ئەمڕۆ و سبێنێدا کۆنفرانسەکەمان بەردەوام بێگومان زانایانی کورد لە بەغا و لە هەموو عێراقا و تەنانەت لە جیهانی ئیسلامیشە ڕۆڵی خۆیان هەبووە، نەک بۆ 100 ساڵی ئەخێر بەڵکو بۆ چەندین سەدە هەیە، بەتایبەتی لە بەغایە کە زانایانی کورد معروفە
کە زۆر ڕۆڵێکی گەورەیان هەبووە بۆ لەبەرەوەی ڕاستیە زانای حەقیقی بوون و بە توانا بوون و ڕۆڵی گەورەیان هەبووە و ئیخلاصیشان هەبووە لە گەیاندنی زانستەکانە و هیچ جیاوازیەکان نەکردەوەی کە عیلمەکان لە وەرەگرێ کوردیان عەرەبەیان هەر قەومێتێکی تریشە بەڵام بێگومانی لە هەمان کاتە سەنەد و پشتیوان بوون بۆ کوردان زۆرجار کوردی خۆمان مەسەلەن لە وڵاتی ئێمە چۆ بۆ بەغا کەسی نەبوو ئەوان یارمەتیان ناون دەستیان گرتوون حتا ئیشیان بۆ دۆزیونەتەوە وەکو ناحیەی زانستی دیارە ناحەیەکی بەرزیان هەبووە ئاستێکی بەرزیانەوە ئەمە بە شەهادەتی نەک خۆمان وەکو بە شەهادەتی هەموو زانایان وە باشترین دەی لەسەر ئەوە کە چەندین ساڵ ئەتوانین بڵێن دەیان ساڵ مفتی هەموو عێراق لە کوردان بووە هەر لە زمانی شێخ فەیض الزەهاوی هەتا دوایش مامۆستا مەلا عەبدولکەریم مودەرس مسایەکی زانایەکی و شێخ ئەمجەد الزەهاوی نەک هەر طبعا ڕەفزی کردو ئیفتا بکا بەس ڕئیسی عولەما بووە تا ئەو لە مەجلیسە هەبووە کەس بخۆی بەعاب نەزانەوە نەک بەسەر ئاستی عێراق بەڵکە بەسەر ئاستی هەموو جیهانی ئیسلامیە کابرایەکی معروفە بە زانایەتی و بە ئاستی بەرزی و هەروەها بە دڵسۆزی و لێبڕاوی بۆ خزمەتی دین ئەوەی کە مهم بە لەناو زانایانی کووردا بەغایە یعنی سێکی زۆریان لەوانەیە ناحەی مادیان بە قوت نەبوو بێت زۆر دەوڵەمەند نەبوون بەڵام زۆر مخلص و لە کارەکانیانە و هەوڵیان ناوە بۆ خزمەت دین بە حەقیقەت بۆیە الحەمدوللا پێگەیان بەرز و ئێمەش شانازیان پێوەکەین زۆر سوپاسی زانکۆی سلێمانی کۆلێجی زانستی ئیسلامیەکانەکەین بۆم بوارە کە ئەوە ناوی ئەو قەڵە زانانە زینەوەکەنەوە. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. زانانی کورد لە بەغداد بە تایبەتی ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە پێشبردننی پێشخستنی زانست و علم و زانیاری لە بە تایبەتی کە زۆرینەی مزگەوتەکانی بەغداد من خۆم لە هەشتاکان لە بەغدا بووم تەڵەبەی کولی شەریعە بووم سەردانی هەرچە مزگەوتێکت بکردا ئەوانەی بە تایبەتی کەوا وتار خوێنی زۆر بەلیمەت و ئازا و شارەزا بوون لە بەغداد پایتەختە دەورێکی کاریگەریان هەبوو ئەمە بنسبەت وتاربێژەکانی شاری بەغدا بنسبەت پێشبردننی علم و زانست ئەو زۆرینەی هەندێک لە مزگەوتەکانی کە مامۆسایانی کوردی لێبوون مەدرسە و علم و زانستیان تا بە کۆمەڵێک خوتابی علم و زانست کەوا زۆر دەوری کاریگەریان هەبوو لە ناو شاری بەغدا کە بە پێشرەفتنی علم و زانست لە مزگەوتەکانی شاری بەغا و هەروەها زانایانی کورد لە بەغدا و ئەو تەنسیق و ئینسیجامیان هەبوو لەگەڵ زانایانی عەرەب کە مامۆستایانی عەرەب کە لەوێ بوون و تەنسیقیان هەبوو و زۆر دەستی باڵیان هەبوو بە پێشرەفتنی علم و زانست لە شاری بەغدا ئینشاءالله. لە پێش هەموویانە مامۆستای مدەڕیس ڕەحمەتی خوای لێ بێ کەوا زۆر دەوریی کاریگەری هەبوو لە پێشرەفتنی علم و زانست و زۆر کەوا ماوەی زیاتر لە 25 ساڵ مفتی عێراق بوو و ئەم مامۆستا بەڕێزە سەرمەشقی زانایانی کورد بوو لە بەغداد بۆ پێشرەفتنی علم و زانست. دەنووسەکانیشیان مامۆستا بە تایبەتی مامۆستا محەممەد عەلی قەرەداغی کەوا دەورێکی کاریگەری بوو لە دەستنووسا پێشینەکان کۆنەکان هەمووی کۆکردونەتەوە نەیان ئەڵا بفەوتێن خی گەورە پاداشتی ئەوانیش و هەموو زانانی تریش بداتەوە ئینشاءالله. بەناوی خوای بەخشندە و میهرەبان لە ڕاستیە ئێمە لە ماوەیەکی زۆر کە هەمومان دەچوینە بەغدا بۆ خوێندن لە ساڵەکانی 90ەکان و دواتریش سەرەتای هەزارەکان 2000ەکان تا 2012 کە نزیکە 8 ساڵ بۆ 9 ساڵ ئێمە لە بەغداد بووین بۆ بەستی خوێندن لە زانکۆ و هەروە دەزیان دوترا و ماستەر لەو کاتانەدا لە هێندێک لە مامۆستاکانی ئەوێ کە هاتن قسەیان بۆکردین دەسمانە خوێن هێندێک لە مامۆستاکان ئەیان گوت ئێمە نزیکەی 200 شەبێ لە بەغدادا ئەوەی کەوا هەڵگری ناسنامەی زانستیە تەنها مامۆستا کوردەکانن ئەگەر ئێمە بەغداد بێنین مامۆستا کوردەکانی لێلابەرین زانست بەهایەکی نامێنێتەوە ئەو عیلمەی کە لای زانایانی کورد هەیە لای مامۆستاکانی تری غێری کورد لە بەغدادا نەبووە وەیە خۆی ئەیگوت چەندین 200 ژەبێ هەڵگری ئاڵای زانستی لە عێراق و لە شاری بەغداد زانا کوردەکانن ئێمەش کاتێک کە هاتینەوە کوردستان لەم ساڵانەی پێشینە ئەومان بەبیرە هات بۆچی لاپەڕەکانی مێژووی ئەو زانانی ناوشاری بەغداد هەڵ نەدەینەوە و زانین ڕۆڵی ئەو زانانی کە بەم شێوازە لەسەر زاری مێژوونووسان و بریارانی بەغداد کە خۆیان دانی پیانێن ئەی بۆ لای ئێمەی کوردیش بە هەمان شێوە نەیناسێنین بەغجی داهاتوو بنەوەی ئێستای وڵاتەکەمان زانانی کورد بەڕاستی یەکێک لەو ئیشە جوانانەی کە لە بەغدا کردویانە
هەڵگری ئاڵای زانست بوون مەرجەیەکی گەورەی علمی بوون لە هەموو زانستی ئیسلامیەکان چ لە فقی ئیسلامی چ لە ئوسولی فقی ئیسلامی چ لە مەقاسیدا چ لە زانستەکانی فقه بە چوار مەزهبەکەیەوە چگە لە زانستەکانی لوغی عەرەبی فێربوونی قەواعیدی لوغی عەرەبی کە خۆم چەندین جار شاهید بووم لە خزمەت مامۆستا عەبدولکەریم کە دادەنیشتین مامۆستایانی زانکۆکان هاتن کە دوکتۆران هەبوو مامۆستا بوون ئەساتیدە بوون لە خزمەت مامۆستایەک کتێبێکی زۆر بەسیط و سادەیان ئەخوێن بەڵام مامۆستا بە زبانێکی زۆر علمی تێر پێوتن کە بەلای ئەوانەوە لە ئاسێکی زۆر بەرزا بوو مامۆستایەکی خاوەن دوکتۆرا لە خزمەت مامۆستا چۆکی دادا هەر چۆک دادانی مامۆستا شادێکی دوکتۆرا لە خزمەت مامۆستا پێگەی گەورەی ئەم زانانە دەسەلمێنێ کە چەندە گەورە بوون مامۆستا ڕەمەزان محەممەد ڕەمەزان مامۆستایانێکی ترکە لەوێ بوون من لە خزمەتیانە بینی من ئەمانە بەڕاستی ڕۆڵی گەورەیان هەبوو دکتۆر عوسمانی هەڵەبجەیی کە لەوێ کاتە مامۆستا بوو خەتیبێکی گەورە بوو ئەویش ڕۆڵێکی گەورەی هەبوو بەڕاستی لە پێگەی زانستیە لە ناو شاری بەغدادا بۆیە کە ئەمانە مامۆستا شێعەلی قەرەداغی کە لەوێ و هەروەها چەندین مامۆستای تر کە خەتیب بوون لەوێ ئەمانە ڕۆڵی گەورەیان هەبوو هەر خۆی بۆ خۆی لە پێشتریشە ئەگەر مێژووی بەغداد بخەین توانێ زانایانی کورد توانیمانە ببنە جزئێکی زۆر باشی ناو کۆمەلگا بەڵام بەگیانێکی پێکۆژیانێکی زۆر جوانی ڕافەکرا و لەسەر ئەرزی واقعە بە عەمەلی نەک تەنها بە شێوازێکی وەکوڵێن بیریاری یا مەسەر بە شێوازێکی نەزەری وەکو لە ئەرزی واقعە بە فعلی تەطبیقیان کردووە بوونەتە مامۆستا لە زانکۆکانە بوونەتە موفتی ناو شاری عێراق بوونەتە کارگێڕی وەزیر بوون جێگری وەزیر بوون مدیر عام بوون لە زۆر شوێنە بەشداریان کردووە بەبێ ئەوان ئەو لایەنە کۆمەڵایەتی و ئیسلامی کە هەبووە وا گریان داوە پێکەوە زبانی خۆشیان پاراستووە و کولتوری خۆشیان پاراستووە و خزمەتێکیشیان پێشکەش کردووە کە ئێستەکانە مایە شانازێکی زۆر گەورەیە بۆ گەلی کورد بۆ ئێمە کە زانای ئاوامان لە دنیای واقعی ژیاندا هەیە کە توانێت لە هەر شوێنێکا بوون دەستی خێر و زانستیان بۆ هەمووان بووە زانستەکانی ئەوان تەنها تایبەت نەبوو بە زبانێک زبانی کوردی بوون بەڵام بە عەرەبیش توانیمانە خەڵکی فێرکەن هەرەو ساتە وەختەی کە ئێمە لە بەغداد بووین یەکێک لەو شتانەی کە هەموو جا هەستن پێکرد لە کولیەکە هاتینەوە لە بەشی ناوخۆیی کۆمەڵێ مامۆستا هاتن ئەیانگوو کاتمان بەدێ با لە خزمەتان دەرس بخوێنین لە دەرسی فقهمان پێ فقی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ئاخوا ئەیانگوو ئێمە بەقەدەر ئێمەلای کورد کەس نییە بەقەدەر زانای کورد شارەزای فقی شافعی بێ ئەمانە بەڕاستی هەمووی جێگەی شانازی بوون بۆیە کە ئەمڕۆ کۆلیژی زانستی ئیسلامیەکان لە زانکۆی سلێمانی بە شانازی ئەزانێ کە ئەو لاپەڕانە هەڵباتەوە و ڕۆڵی ئەو گەورە پیاوانی ناو شاری بەغداد ڕوون کاتەوە بیخاتە سەر وەکوڵێن لاپەڕەکانی مێژوو هەرچەنە بەشێکی کەمێتی چونکە ناتوانین ئێمە لە کۆنفرانسێکی ئاواییدا تەواوی ژیان و تەواوی بەسەرهاتەکان و تەواوی کارەکانی زانانی کورد هەمویان پێکەوە کۆکەینەوە. گەورە و میهرەبان سوپاس بۆم دەرفەتە هەڵبەت میلەتی کورد بەگشتی دوای ئەوەی کەوا باوەشی کردو بە ئیسلامەوە چەندان زانای گەورە و ناودار بە هەزاران مامۆسای ئازیز و خۆشەویست کە خزمەتی عەقیدە و بیرۆڕای موسڵمانانیان کردووە لە جیهانی ئیسلامیان بەربەڵاو بوون یەک لەو شۆلانش کە ئەمڕۆ کۆنفراسی بۆ کراوە دەستخۆشیمان هەیە بۆ زانکۆی سلێمانی و بە تایبەتی کۆلێژی زانستی ئیسلامیەکان ڕۆڵ و پێگە و مانوبوونی زانایانی کوردە لە بەغداد پایتەختی عێراق ئەگەر تەماشاکەین زیاتر لە ئەمان ئاماژەیان کرد بە 500 ساڵ بەڵام بەڵگە مێژوویەکان پێمان دەڵێ زیاتر لە 600 ساڵیش ڕیادەی زانست و زانیاری و علم و ئیجازەکان لە پایتەختە زۆربەی کار لە لای زانایانی کورد بووە نەک یعنی زانایانی تریش نەبوون بەڵام زانایانی کورد زۆربەی چەمکە حەساسەکانی فتوادان و تەدریس و ئیجازات هەمووی زانای کورد ڕایگرتووە ئەمە دەرەخە الحەمدولillah ئێمە میلەتێکی وەکو مێژوو زۆر دەوڵەمەندی بەڵام گرنگتر لەمانە ئەوەیە کە ئێمە لا گەنجەکانی ئێمە لاوەکانی ئێمە ڕۆڵەکانی ئێمە قەدری زاناکانی خۆمانیان لابێ توراسی زاناکانی خۆمان زیینوکەنەوە چاومان هەر ئەوە نەبێ لە دەرەوە یا لە دەرەوەی خۆمان کەس هێشتی بتووە و پێی سەرسامی گرنگە ئێمە گەنجەکان ئاشکینەوە لەگەڵ ئەو توراسە مێژوویە کە هەمانە بۆ میلەتەکەمان ئەوە زۆر گرنگە کە لەم جۆرە کۆنفرانسانەیە بگوازرێتەوە سەر هیزری گەنجەکانمان کە ئێمە زانای وا گەورەمان هەبووە لە مێژووە کە نەک هەر بە تەنها ناوچەکانی خۆمان بەڵکو جیهانی ئیسلامی وەکو ئیبن سەلاحی شارەزووری وەکو سەلاحەدینی ئەیوبی کە قایدێکی گەورەی کورد بووە وەکو مەلا شەمسەدینی گۆرانی
کە پەروەردەکەری محەممەد فاتح بووە و مامۆسای ڕۆحی محەممەد فاتح بووە. یعنی سەدان ناوی پرشنگدارمان هەیە لە مێژووی ئێمەدا کە گرنگە ئێمە گرنگیان پێ بدەین و گەنج و لاوەکانمان ڕابێنین ئەو ڕیادە و پێشەنگەی کە هەبووە بە مەلای کورد جارێکی تر ئینشاڵڵا بیگەێنینەوە ناو میلەتەکەمان و بتوانین لە هەر بوارێکا بێت مەرزنی هەرزانست و زانیاری بێت گەنجی خۆمان هان بدەین جارێکی تر بتوانێت پێشەنگی بکە لە عیلم و زانست و زانیاریدا. مەسەلەن بۆ نمونە سیلسیلەی حەیدەریەکانمان هەیە، یعنی بڕوا مەکە لە هەموو عێراقا بگەڕێ ئیجازەیەک هەبێ نەگاتەوە سەر حەیدەریەکان. حەیدەریەکان کە ماوەردیەکانن، خەڵکی ماوەرانن لای شەقڵاوەر، ئەوەندە زانای گەورەیان هەبووە، جارێ هەر خۆیان یەک سیلسیلە بە دوای یەکە کوڕ بۆ باوک هەمووی مەلا بوون، هەمووی مفتی بوون، هەمووی زانا و عارفی گەورە بوون. دەبینی زۆربەی ئیجازنامەکانی عێراق سیلسیلەی ئیجازەی عیلمیان زانست و زانیاریە گاتەوە سەروان، یعنی هیچ جێیەکی تر نییە لەو ئیجازانە کە درابێ ئیلا هاتوێت سەر سیبغەتوڵای ئەفەندی حەیدەری. ئەمە زۆر گرنگە. ئێمە گرنگی کە بۆیە ئێن بە مێژووە ئەوە نییە هەر لە مێژووە بژی، گرنگە ئێمە هەوڵ بدەین ئەم مێژوو بەکاربێنین بۆ داهاتووکمە. لە زانیان زۆریان لەسەر نووسراوە. ئێستا بۆ نمونە مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕی چەندین ماستەر و دکتۆرای لەسەر نووسراوە، بەس شێخ حەمزە زاوی لەسەری نەنووسراوە، حەیدەریەکان لەسەریان نەنووسراوە، شێخی بالیسانی لەوانەیە کەمتر. ئەوەی بنەماڵەکانیان خۆیان لەسەریان نەکردبێن نییە. ئێمە ئەمانەیە بەڕاستی چی جوهودیان تەنانەت ئێمە پێشەنگایەکمان کردوێتەوە دواتر دەتوانن سەیری بکەن. 50 مزگەوتمان تۆمار کردووە کە یا وتاربێژەکەی یان وتاربێژەکەی یا ئیمامەکەی کورد بووە، ڕۆڵێکی گەورەی هەبووە، پەیوەندی کۆمەڵایەتی هەبووە. ئێمە ئەمانەی ئەو جوودەی ئەوان جا ئەگەر کەمیش بێت ئاشکرای بکەین. چی مەسەلەن مامۆستا شێخ محەممەد عەلی قەرداغی کە لە حاتەیە ساختکردنەوەی مەختوتات بە چاپگەیاندنی شعری شاعیرەکان، مامۆستا مەلا کەریم دەڕی هەمان شتی کردووە، ساختکردنەوەی دیوانی شاعیرەکانی کورد. بۆیە ڕۆڵی زانیاری کورد زۆر گەورەوە بەڕاستی لە بەغدایە کە ئێستا ئێمە لەوانەیە غایبین لە بەغدا. تەنانەت لە زانکۆکانی بەغدا زانای چووکە دکتۆر محسن عەبدولحەمید و دکتۆر محەممەد ڕەمەزان و چەندین زانا و کەسایەتی تر کە لە کۆلێژی کولێی شەریعە وەکو خۆمان ئەڵێن لە کولێی شەریعە ئوستاز بوون. بەداخەوە ئێستا توانین بڵێن غایبین، ئەو ڕۆڵە گەورەیەمان نییە. ومێ دەکەین ئینشاڵڵا زانایانی کورد جاریچکە بگەڕێنەوە ئەو پێگە زانستی و کۆمەڵایەتی کەیان بووە. ئێمەش وەکو کۆلێژ سیستەمەکان بارکی خۆمان زانی کە ئەوە بکەین و دڵنیا بن لە ئێمە لە ساڵانی داهاتووشە بەرنامەمانەیە کاگرامیارەوە. ئێمە لە ئەستەمبوڵ کۆمەڵە زانامان هەبووە، لە شامامان بووە، لە میسر کۆمەڵە زانامان هەبووە لە ئاستی گەورەیە کە ئێمە حتا شاعیر و ئەدیبی گەورە، حتا لە عێراق ئێمە زانامان هەیە کە بە تایبەتی ئەتوانین حتا کۆنفرانسی لەسەر بکەین، وەکو زانێ بۆ کوبەی تووشی مەولانە خاڵدی نەقشبەندی، وەکو پێشووتر لەسەر مەولەوی و شێخی خاڵ کراوە. زۆرن زانایانی کورد بەڕاستی قابلی ئەوەن کۆنفرانسی ئاوە و پانێڵی گەورە و دیداری زانستیان بۆ بکەین. ئێمە بەشێکیمان کردە و ومێ دەکەین کەناڵەکانی ڕاگەیاندن دام و دەزراوەکان خوا پێداوەکان سپۆنسەری ئەم کار و چالێکیانە بکەن بۆ ئێمە بتوانین ئەم کارانە پێویستی بە پشتیوانی هەموو لایەکە، حتا تەنانەت زاناکان ئەوەی کە دەستخەتێکی لەلایە، ئەوەی کە پارچەیە وەرەقەی لەلایە، ئەوەی کە مەختوتەیەکی لەلایە بۆ ئێمە بێنێ بیجەڕێتەوە بۆ بیبا بۆ کتێبخانەی ئەوقاف بێنێ بۆ کتێبخانەکان، بیبا بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن. چکە ئێمە زۆر شتمان هەیە کە ئەفەوتاوە ئەفەوتێ هاریکارمان بن ئەگەر یەکێک تەنانەت یەک لاپەڕەشت بتوانێت لەسەر زانایانی کورد بنووسێ بۆ ئێمە دەستکەوتە ون نابێ ئەمێنێتەوە بەڕاستی.